بەخێر هاتنی هەر سێ لایەنی پەیوەنددار لایەنی حکومەتی ئێرانی دراوسێ هەروەها حکومەتی عێراقی فدرال و هەروەها سەلیبی ئەحمەلی دەولی دەکەین کە ئەمڕۆ لە وەزارەتی کاروباری شەهیدان کۆبوونەوەی دووەمی ئاسایی خۆیان وەکو لیژنەی سێقۆلی لە هەولێری پایتەخت ئەنجامدا لەسەر ئەو ئالیەت و هەماهەنگیەی هەڵدانەوەی ئەو گۆڕانەی کە تایبەتن بە جەنگی عێراق و ئێران ئەمڕۆ گفتوگۆ لەسەر شێوازی هەڵدانەوە تیمی هاوبەش لەگەڵ ئەو شوێنانە لەگەڵ ژمارەی ئەو کەسانی کە بەشدار دەبن لە بۆ هەڵدانەوەکانیان گفتوگۆوەکانی ئەمڕۆ لەسەر پێنجوێن و ماوەت و حاجی عومەران بوو کە چۆن هەماهەنگی لە نێوان حکومەتی عێراقی فدرال هەروەها حکومەتی کۆماری ئیسلامی ئێران هەروەها هەرێمی کوردستانی عێراق حکومەتی هەرێمی کوردستان دەکرێتن بە سەرپەرشتی و چاودێری سەلیبی ئەحمەری دەولی بۆ هەڵدانەوەی ڕووفاتەکان ئەم کارە بە بڕیاری UN و بە بڕیاری مجتەمەعی دەولی ئەنجام دەدرێتن تاکو ئێستا لە جنوبی عێراق کار بۆ هەڵدانەوەی ڕووفاتەکان کرایە لە ناو ئێران کار بۆ هەڵدانەوەی ڕووفاتەکان کرایە لە دوا کۆبوونەوەی خۆیان کە لە ئێران ئەنجامیاندا بڕیاریاندا کە لە ناوخاکی هەرێمی کوردستانیش کار بۆ هەڵدانەوەی ڕووفاتەکان بکرێتن ئەم سێ مەوقعیان دەست نیشان کرد ئەمڕۆ بڕیارمان لەسەر چۆنێتی هەڵدانەوەکان درا ئەتیفاقمان لەسەر ئالیەتەکان کرد ئەوان لێرە ئامادەنە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانەش لە داهاتوودا هەردوو وەفد دەشنەوە شوێنەکانی خۆیان ئاڵوگۆڕی نووسراوەکان دەکەین و دەست بە کارەکان دەکرێتن بە ئامادەبوون و چونکە لە ناوخاکی هەرێمی کوردستانە بە ئامادەبوون و بە هەماهەنگی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان دەبیتن هەروەها ئەمڕۆ ئیقراری وەمان کرد کە گۆڕی بە کۆمەڵ لە شنگال و لە سەماوەش دۆزرایتەوە بەسپاسەوە لیژنەی سێقۆڵی ئامادەیی خۆی نیشاندا کە هەموو هاوکاری و کاو ئاسانی پێویست یاخود لە کاتی پێویستدا بۆ تیمەکانمان لە سەماوە و لە شنگالیش بکەن بە تایبەتی لە ڕەهەندی ناسینەوە هەروەها لە ڕەهەندی لۆجستی بە پێی ئەو ئامێرە پێشکەوتوانەی کە لە لایواندا هەیە ئامادەییان نیشاندا کە هاوکاری مەبکەن هەروەها بڕیارماندا کە لیژنەیەکی دیقۆلی لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامیش دروست بکرێتن لەسەر دوو تەوەری هەستیار کە یەکێکیان تایبەت بوو بە منداڵە ونبووەکانی هەڵەبجە و یەکێکیان تایبەت بوو بە چۆنێتی سوودوەرگرتن لە تاقیگەی کەوسەر کە لە کۆماری ئیسلامی ئێراندا هەیە بۆ بابەتی ناسینەوە ئێمە سپاسیان دەکەین بۆ هاتنیان و هەڵبژاردنیان کە لە هەولێر کۆبوونەوەکانیان ئەنجام بدەین وەکو حکومەتی هەرێمی کوردستانیش لەسەر ڕاستپاردەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەموو کار ئاسانی و هەماهەنگی خۆمان نیشاندایە و بە نوێنەرێکیش کە لە ئاستی بەڕێوەبەری گشتی ئێمە بەشدارین لە هەموو کۆبوونەوەکانی کە لیژنەی سێخۆڵی ئەنجامی دەداتن لە چوەرچێوەی ئەو تیمە نیشتیمانیەی کە حکومەتی عێراقی فدرال تێدا بەشدار دەبیتن دووبارە سپاسیان دەکەین ئەگەر هەر پرسیار و استیفتارێکتان هەبیتن نوێنەری کۆماری ئیسلامی ئێران و جەنابی لیوە نوێنەری وەزارەتی دیفاعی عێراقی و نوێنەری سەلیبی ئەحمەری دەولی لێرە ئامادەیە و بەخێر بێن سەرچاو موقعی بەڵێ لە موقعی پێنجوێن و لە موقعی ماوەت تقریبا دەست بە کارەکان کرایە ئالیەتەکان دابین کرایە بەڵام لە موقعی حاجی عومەران مایە